ئایا ئەزانن لە شارستانە جوانەکەی بانەدا دەریاچەی تەبیعیمان هەیە؟ نەک دانێک بەڵکو دوو دانشمان هەیە. ئەوەی سەرنجڕاکێشترە ئەوەیە هەردوو ئەم دەریاچەیە لە نزیکەی 40 کیلومتری شارستانی بانەدا پێک هاتوون. یەکەمین دەریاچە دەکەوێتە شوێنێک بە ئاوهەوایەکی زۆر تایبەتەوە، واتە گوندە جوانەکەی ئاڵۆت، و هەر بەم بۆنەوە ناویان ناوە دەریاچەی ئاڵۆت. ئەم دەریاچەیە لە ساڵی 1366 شەمسی بەهۆی ڕۆچوونی زەوی و کۆبوونەوەی ئاوێک کە لە بەفرەکانی دەوروبەری کوێستانەکانی ئاڵۆت توابووەوە و هەروەها چەندانە جۆگەی چکۆلە پێک هات. دەریاچەکەی ئاڵۆت نزیکەی 5000 مەتری چوارگۆشە یا 5000 متری مربع وەسعەتی هەیە و قوڵیەکەشی نزیکەی 10 میترە. هەر بەم هۆیەوە ئاوێکی ڕوون و سروشتێکی پاک و دیمەنی جوانی شاخەکانی دەوروبەری گوندی ئاڵۆت و لە هەمووی گرنگتر میوان نەوازی و خۆشەویستی و چاکبوونی خەڵکی ئاڵۆت کارێکی کردووە کە ساڵانە گەشتیارانێکی زۆر لە شارستانی بان و لە شارستانەکانی دەوروبەرەوە سەردانی دەریاچەی ئاڵۆت بکەن. دووهەمین دەریاچە لە دەریاچەی ئاڵۆت زۆر دوور نییە و تەنها کێوێکیان بینە. ئەم دەریاچەیە لە نێوان دوو گوندی زۆر جوان بە ناوەکانی سەرسوڵ و زەڵێ پێک هاتووە و هەر بەم بۆنەوە پێی ئەڵێن دەریاچەی زەڵێ. ئەم دەریاچەیە بێژگاوەی کە سەوزایەکی زۆری لە دەورە و شاخەکانی دەوروبەری زۆر دیمەنێکی جوانیان هەیە، یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە دیمەنەکەی ئەڕوانێتە وڵاتی کوردستانی خۆشەویستمان. هەروەها لە کۆتاییدا داواکارم لە زاتی پاکی ئەڵڵا تەبارەک و تەعالا گەلی کورد و ئەم دیمەنە جوانانە و خاک و نیشتمانمان بپارێزێت و بۆ خۆی حافزی هەموو لایەکمان بێ. اللهم ئامین. تکایە ئێوەش بڵێن ئامین.